بله بیسرانی خوششویز، بیسرانی رادیو سلام. دزگاه خیرخوازی بارزانی یکیک بوه لدزگاه هر چالاکاکانی هریمی کردستان لماوی مانگی رمضانی پیروز. چندین پروژه جیاوازیان هبوه، چندین کاری خیرخوازیان انجام داوه. لسر ام بابته پیمان خوش بوه لگل کسیک لدزگاه خیرخوازی بارزانی لسر ام هاوکاریانه بدوین امرو برای سوران خلاف برپرسی راگیاندن و پیوندی گشتیکانی دزگاه خیرخوازی بارزانیمان لگل داده بیتن. مامستا سوران سرتا زور سپاس با او ظرفتی بیمت بخشی و با پرسیاره دست پی بکین اگر با گشتی بلی چون که دزانین یعنی لشوینی جیاواز هاوکاری تام پیشکش کردو به شوازه که گشتی هاوکاریکانی دزگاه خیرخوازی بارزانی نمر لمانگی رمضانی پیروز تاکو استام. بله زور سپاس بۆ دەرفەتەیەوە سپاسیەوە کەم ئەلبەت وەکو لە پێشکەکەی جەنابەت باست کرد ئەوە دەستگای خێرخوازی بارزانی وەک ڕێکخراوێکی کوردستانی پێناسەی لەوە دەست پێ بکەین کە فەخر و شانازێکی گەورەیە کە ئەو دەستگایە لە ژێر ڕۆحێتی یان لە ژێر چەتری وتەی بارزانی نەمر کە سەرکردەیەکی نەتەوەی ئەو گەلەیە ئەلبەتە بێ چالاکیەکانیشی لە ژێر ئەو وتەیە کە وەک تەلیسما لەسەر کار و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانی دەنگدانەوەی هەیە و ڕەنگی داوەتەوە کە دەڵێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. ئەلبەتە بۆ نەتەوەیی و ئاینەکان و هەموو ئەو بۆنانەی کە لە کوردستانە گرنگی تایبەتی پێدرێت دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە دەرگای واڵا بووە و پردێکی وەفی بەهێز بووە لە نێوان دەوڵەمەندەکان و فەقیرەکان. بۆیە مانگی ڕەمەزان و جەژنەکان و بۆنەکان و بۆ مانگی ئازار و هەموو ئەو بۆنانەی کە نەتەوەین بەنسبەت کوردستانیان و بەنسبەت عێراقەوە کە گەلانی عێراق و گەلانی کوردستان بە کورد و تورکمان و سریانی و ئاشوری و ئێزیدی و موسڵمان هەمویان پێکەوە لەگەڵ عەرەب هەر ڕۆژێک کە نەتەوەی بێت هەر ڕۆژێک کە باوەڕی کار و کردەوەکانی دەستگای خێرخوازی بارزانی بێت چالاکیەکانی چڕ کردوێتەوە. بە تایبەت مانگی پیرۆزی ڕەمەزان کە مانگێکی پیرۆزە زۆربەی زۆری گەلەکەمان لەو مانگی خێر و سەدەقە و تاعەت و نوێژ و ڕوو لە خواپەرستیە. بۆیە دەستگای بارزانی هەمیشە لەو مانگە کۆی گشتی چالاکیەکانی چڕ ڕاکاتەوە و زۆر سپاسی و دەوڵەمەندانە دەکەین بەڕاستی دەستی هاوکاریان دەگاتە دەستگای خێرخوازی بارزانی و ئەو دەستگایە بە یەدی ئەمین و بە دەستی ئەمین و دەستی سەلامەت و دەستی پەیوەندی و ڕەسیدی زیادکردنی ئەو هاوکاریە دەزانن بۆ ئەو کەسانی کە پێویستیان پێێتی. بله مامستا پێم خۆشە ئەگەر ئاماژە پێ بدەن بە تایبەتی ئەو هاوکاریانەی ئێوە پێشکەشتان کردووە لە ماوەی مانگی ڕەمەزانی پیرۆز زیاتر چی بووە لە چ ناوچەیەک بووینە بۆ کێ بووینە و یارمەتیانە؟ بەڵێ هاوکارەکانی دەستگای خێرخوازی بارزانی چۆن بیر لەوە بکەینەوە کە جێگەی ڕەزامەندی کۆی گشتی کوردستانیان و ناوچەکانی باشووری عێراق و هەموو ئەو شوێنانەی کە بەر ئێش و ئازار و مەینەتی کەوتون بە تایبەتی ئەوانەی کە داعش و هەموو ئەوانەی کە فکری داعشیان هەیە کاریگەریان تێکردوون و ئەو خەڵکە شوێنی و ڕێگەی خۆیان جێشتوە بەشێکی لەو شارە ماونەتەوە بەشێکشی لەناو کەمپەکانی کوردستان ئاژێن. ئەمە سەرەڕایەوەی کە کوردستانیان پێکەوە پاڵپشتی حکومەتی هەرێمی کوردستانن بۆ بەلانکەیەکی هێمن و ئارام بۆ خزمەتکردنی ئەو خەڵکە. بۆیە دەستگای خێرخوازی بارزانی لەم مانگەدا بێ جیاوازی کردن لە نێوان هەڵەبجەی خۆشەویست و گەرمیانی باشووری کوردستان و کەرکووک و هەولێر و دهۆک و مووسڵ و هەموو ئەو شوێنانە پێکەوە کاری زۆر گەورەی کردووە. هاوکارەکانی دەستگای خێرخوازی بارزانی خۆی لە سێ بواری زۆر گرنگە بینێت. یەکەم ئیدارەدانی کەمپەکان کە کەمپەکان لە سنووری دهۆک و ئەتوانین دوایەوە ئەوە باز بکەین. سنووری دهۆک و هەولێر کە کاری زۆر گەورەی کرداکرێت بەشێکی دریشی ئەو خانە خوێنن ئەو خەڵکانن کە پێویستیان بە هاوکاریە. لە مانگی ڕەمەزانە ئەو هاوکاریانەی دەستگای خێرخوازی بارزانی چڕی کردوێتەوە دوو سەکتەری زۆر گرنگی پێداوەیەکیان دابەشکردنی پێداویستی جەژن و خۆراکی مانگی ڕەمەزانە بەسەر ئەو خانەوادانە کە دەزانن دەرفەت هەبێت ئامارێکت بۆ بخەمە ڕوو کە بەڕاستی جێگەی دەستخۆشیە بۆ کۆمپانیاکان و هەموو ئەو دەوڵەتانەی کە هاوکاری دەستگای خێرخوازی بارزانیەکەن. بۆ نمونە دەوڵەتی کوێت و وەقفی کوێتی 7500 خانەوادە هاوکاریەکەن لە ڕێگای دەستگای خێرخوازی بارزانی
لە شارەکانی کوردستان و کۆمپانیای گەلیاوە 15,000 خێزان هاوکاریەکە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانی. دەستگای خێرخوازی بارزانی وەکو سپۆنسەری سەرەکی لە ڕێگەی خۆیەوە 11,750 خێزان هاوکاریەکات و بە هەمان شێوە کۆمپانیای کۆڕەک تیلیکۆم کە پرۆژەیەکی گەورە بوو ساڵانە بە شێوەیەکی بەردەوام لەگەڵ کۆڕەک تیلیکۆم لەگەڵ وەقفی کۆیتی لەگەڵ دەوڵەتی کۆیتی و دەوڵەتی ئیمارات دەستگای خێرخوازی بارزانی پرۆژەی بەردەوامی هەیە. بە هەمان شێوە کۆڕەک تیلیکۆمیش 11,000 خێزانی هاوکاری کردووە، 5,500 خێزانی لە کوردستاندا بووە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانیەوە. ئەمە لەلایەکی دیکە ئەمە تا ئێستا ئەم ئامارانەمان لە بەردەستە و ڕۆژانی داهاتووش چونکە زۆربەی خێرەکانەکەوێتە دە ڕۆژی ئاخیرەوە. لەلایەکی دیکە بەرنامەی ئەفتارمان هەیە، ئەفتارستایی بە پاڵپشتی کۆمەڵێک بە تایبەتی وڵاتە عەرەبیەکانی وەکو ئیمارات و کوێت و دەستگای بارزانی بۆ خەڵکانن ناو شار و شارۆچکەکان. پرۆژەیەکی هەرە گرنگی دەستگای خێرخوازی بارزانی هەیە، ئەویش لە ڕۆژانی داهاتوو ڕاگەێنرێت، ئەویش هاوکاریکردنی منداڵانی بێباوکە کە ئەو منداڵانە بە ئێمە بە ئازیز ناویانە بین کە هاوکاریکردنی مادیە بۆ نزیکەی 20,000 منداڵ کە لە دەستگای خێرخوازی بارزانی مانگانە هاوکاری وەرەگرن و لە ڕێگەی دەوڵەمەندەکان و دەوڵەتی ئیماراتەوە هاوکاریان پێشکەشەکە. مامۆستا ئەم پرۆژەی ئێوە ئاماژەتان پێکرد زۆر گرنگە، تا ئێستا نەکەوتوتە بواری جێبەجێکردنەوە؟ ئەوەی ئازیزان مەقسەدتان بەڵێ ئەوەی تایبەت بۆ ئەوانەی بێسەرپەرشتیارن و منداڵانە. طبعا ئەو پرۆژەیە لە 2009 بۆ دەوە دەستی پێکردووە، پرۆژەیەکی گەورەیە ڕۆژ لە دوای ڕۆژ سیقەی دەوڵەمەندەکان و سیقەی ئەوانەی کە بڕایان بە کەلتوری پێکەوە ژیان و کەلتوری خزمەتکردن لە ڕووی ئاینی نەتەوەیی هەیە لە ڕێگەی دەستگای خێرخوازی بارزانی. ئەم پرۆژەیە ئێمە سەرەتا بە 5,000 مناڵ دەستمان پێکرد، پرۆژەکە بچووک بوو. ئیشکردنی ئێمە و متمانەبوونی خەڵک بە دەستگای خێرخوازی بارزانی وای کردووە کە ڕۆژانە ئەو ئامارانە بەرز ببنەوە لە 5,000 بۆ 9,000 بۆ 12,000 بۆ 15,000 و ئەو خەڵکانش بە هەمان شێوە کە دەبینن ئامارەکان لە کوردستان بەرز ببنەوە پاڵپشتی مادی زۆر گەورەکەن. لە 2009 دەستی پێکردووە. خۆشبەختانە ئەلەم مانگی ڕەمەزانە پرۆژەکە گەیشتە بە 20,000 نزیکەی 15 تا 16 ملیۆن دۆلار بەسەریانەدا بەشەکرێت. بەێ کاک سۆران، وەکو دەزانن رادیۆ سەلام دەنگی ئاوارە و پەنابەرانە، پێمان خۆشە لە ئێوە گوێمان لێبێتن ئاوارە و پەنابەران لە مانگی ڕەمەزانی پیرۆز لە لای ئێوە چۆن هاوکاری کراون، چۆن یارمەتی خوشکوبرانی ئاوارە و پەنابەر دراوە؟ ئەلبەت ئاوارە و پەنابەرەکان بە نسبەت کارکردنی دەستگای خێرخوازی بارزانی وەک بەشێک لە جەستەی ئەمە بە تایبەتی ئەو پەنابەرانەی کە لە ڕۆژاوای کوردستانەوە هاتوون ماڵ و حاڵی خۆیانیان جێهێشت بۆ هاتنەتە بەشێکی دیکە یان هاتنەتە ماڵێکی دیکە و دراوسەیەکی دیکە و خانەخوەیەکی دیکەی خۆیان کە لە هەندێکیان لە کەمپەکان و هەندێکشانە دەرەوەی کەمپەکان و بە هەمان شێوە ئەو برامیوانانەی کە لە باشووری عێراق و لە مووسڵ و لە سەلاحەدین وانە هاتون بە هەمان شێوە هەر ناو کەمپەکانن. طبعا جێگەی دەستخۆشیە یەکەم جار بۆ ئەوەی کە ئێمە کارێکی زۆر باشمان کردبوو لە خزمەتکردنی ئەوان کەەوە بە بڕیارێکی UNHCR ئیدارەدانی سەرجەم کەمپەکانی سنووری پارێزگای دهۆک و هەولێر ڕاست پێدراوە بە دەستگای خێرخوازی بارزانی ڕۆژانە کاریان بۆ کرێت و ئەرکی دەستگای خێرخوازی بارزانیە وڵاتانی کۆمەکبەخش بداتە ناو کەمپەکان و جەنابیشیان دەزانن ئەوات لێرەوە کە ئەم ڕادیۆیە تایبەتە بە ئەوان دەزانن لە ڕۆژانی ڕابردوو دەستگای خێرخوازی بارزانی لە ڕێگەی دەوڵەتی ئیمارات و لە ڕێگەی کارگروپ کۆمەڵێک کەمپی بەسەر کردوێتەوە وردە وردە خەریکە بۆ کەمپەکانی دیکەش. ئەمە ئەرکی ئێمەیە لە ڕووی ئەخلاقی ڕێکخراوەیی و لە ڕووی ئێتیکی کاری ڕێکخراوەیی کە جیاوازی نەکەین لە نێوان کەمپەکان و لە هەوڵیشدان بۆ ئەوەی لەگەڵ کۆمپانیەکانی دیکە و سپۆنسەرەکانی وەکو ئیمارات و وەکو دەوڵەتی کوێت و سعودیە باقی کەمپەکانی تریش کەڤەر بکەین و خەریکین و لە بەرنامەیان چونکە مانگی ڕەمەزانە هەمویان پێویستیان بەوەیە ڕاستە هەندێکیان ئەگەر پێویستیشیان نەبێ بەڵام ئاوردانەوە و تەمسیحکردن و دووبارە ئەکتیڤکردنەوەی ئەو کار و چالاکیانە دەبێتە تەلیسمەی خۆشەویستی لە نێوان کۆی گشتی کوردستانیان کە دەبێتەوەی ئەوەی کە پردی وەسیتی نێوان دەوڵەمەند و هەژارەکان و کوردستانیان و پەنابەران پێکەوە پەیوەندیەتی بەهێز ببن بۆ خزمەتکردنی
ئەو خەڵکانە. بەێ کاک سۆران لە کۆتایی پێم خۆشە ئەوەش بڵێم کە لەوانەیە هاوڵاتیانیش ئەم پرسیارە بکەن ئەو هاوکاریانەی ئێوە پێشکێشی دەکەن لە مانگی ڕەمەزانی پیرۆز بە تایبەتی بۆ هەژاران بەپێی چ میکانیزمێکە بێگومان لە هەرێمی کوردستان لەوانە ڕێژەیەکی یەکجار زۆر هەژار هەبێتن ئێوە چۆن دابەش دەکەن بەپێی ئایا بەپێی شارە بەپێی چ میکانیزمێکە یعنی ئێوە ئەم هاوکاریانە پێشکەش دەکەن؟ برای عزیزم دەنابێت ڕۆژنامەنووسیت و هەمومان کار لەوارە دەکەین دەزانین ئەوەی کە تایبەتە لە ناو کەمپەکان دانیشتنەوەنە پێویستیان بە هاوکاریە هیچ مەجای مەناقەشەکردنی تیانە جا بۆیە زۆربەی زۆر داواکارین لە زۆربەی زۆری و خەڵکانەی کە پارەیان هەیە و هاوکاریان هەیە و زەکاتیان هەیە بێن ئێمە دەبینە پردی وەسی تەسلیمی دەستی ئێمەی نەکەن بێن لە ناو کەمپەکان کار و چالاکی خۆیان بکەن خێرێکی گەورە بکەن چونکە ناو کەمپەکانیش بە تایبەت منداڵی بێباوکی تایە خانمی بێهاوژینی تایە فەقیر و فقرا زیاتر زۆربەی زۆریان و کەمەندانی تایە خاوەن پێداویستی تایبەتی تایە ئەمە لەلایە کەمپەکان کە پێویستی زۆریان پێێتی بە تایبەت لە ناو شارەکان لە ڕێگەی ئۆفیسەکانی دەستگای خێرخوازی بارزانی کە لە کەرکووک لە هەڵەبجە لە سلێمانی لە دهۆک لە هەولێر لە مووسڵ لە شەنگال ئەمانە هەموو ژمارە تەلەفۆنیان هەیە پێشتر خەڵک ئاگدارە ئەمە لەلایەک دەتوان لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە خەڵک ناوی خۆی بنووسێت و بە بۆنەی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆناش پەیوەندیان پێوە دەکرێت و هاوکاریەکان بۆ دەچێتە گەڕەکەکەی خۆیانیان پێشی دەرگایان ئەمە لەلایەک لەلایەکی دیکە لە کوردستان چەندین ڕێکخراو هەیە وەکو ڕێکخراوی نابیستان وەکو ڕێکخراوی نابینایان وەکو خاوەن پێداویستی تایبەت وەکو کرێنشینان وەکو ئەو ڕێکخراوانەی کە تایبەتن کۆمەڵی قوربانیانی کیمیایی قوربانیانی ئەنفال ئەمانە هەموو کۆمەڵەکانن ڕێکخراوەکانن کە ئەو خەڵکانیان لە دەور کۆبووەتەوە کە پێویستیان بە جۆرێک لە جۆرەکان هەموو هاوکارەکان هەیە و ئەرکی ڕێکخراوە گەورەکانە وەکو دەستگای خێرخوازی بارزانی و هەموو ڕێکخراوەکانی دیکەش لە ساحەکە کە کار ئەکەن تەنسیق لەگەڵ ئەوانش بکەن بەڵام ئابێت ئاگایان لە دەبڵکەیت بێت ناوی دووبارە بێت چونکە دەبێت لیستی ڕێکخراوەکان لە یەک بدرێت و ئەوش ئەکرێتە سەر ئەو ڕێکخراوانەی کە ئەو ناوانەی تەقدیمی ڕێکخراوی وەکو دەستگای بارزانیەکەن تەقدیمی ڕێکخراوی دیکەی نەکەن بۆ ئەوەی زۆرترین کەس سوودمەند ببێت لەو بابەتی هاوکاریە. وەڵێ کاک سۆران خەلەف بەرپرسی ڕاگەیاندن و پەیوەندی گەشتیەکانی دەستگای خێرخوازی بارزانی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەی بێمەت بەخشی زۆر سپاس بۆ ئەم زانیاریانە دەرفەتێکی باشتان بە ئێمەدا زۆر سپاسانەکەین.